ڕۆژتان باش بینەران و بیسەرانی کوردستان 24 پرۆگرامی ڕۆژ باش من هاژە غەفور ئەم ڕۆژ هاتمەوە بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانی پرۆگرامی ڕۆژ باش. ئەمڕۆ گرنگی ئەدەین بەلایەنێکی زۆر دیار یاخود بەوەی کە ئێمە چۆن بتوانین گرنگی بە خۆمان بدەین. بێگومان هەرێک لە ئێمە گرنگیدان بە خودی خۆی جا ئەگەر لایەنی دەرونی بە یاخود جەستەیی بێت لە ناو خواردن زەرورترە یاخود پێویسترە بۆیە گرنگیدان بە خودی خۆمان یاخود بە جەستەی خۆمان هێندەی تر و ئاکاتکە گەشتبین بین بەرامبەر ژیان و خۆمانمان خۆش بێ و چواردەوریشمان خۆش بێ بۆیە بەتایبەت لەم وەرزەدا کە وەرزی پاییزە پێدەچێت کەش و هەواکە گۆڕانکاری بەسەرادێت کاریگەری هەبێت لەسەر جەستەمان و بەتایبەتیش لەسەر پێستمان بۆیە بینەری پرۆگرامەکە بن تا لە نزیکەوە ببینن و ببیستن کە چۆن بتوانین لەم وەرزەدا پارێزگاری لە پێستمان بکەین و بە دووربین لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک دواتر باسی هەموو ئەو کاریگەریانە و چارەسەریەکانیش دەکەین بەڵام سەرەتا بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جەهانیەکان دەست پێەکەم. ئەمڕۆ راپۆرتی سێمانگی یەکەمی ئەنجامدانی چاکسازی ڕەوانەی پەرلەمان دەکرێت. دوای پەسەندکردنی لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە ئەمڕۆ راپۆرتی سێمانگی یەکەمی ئەنجامدانی پرۆسەی چاکسازی لە هەرێمی کوردستان ڕەوانەی پەرلەمان دەکرێت. یاسای چاکسازی لەلایەن کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە گەڵاڵە کرا. دواتر لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کرا. یاساکە لە ڕۆژی 1 تەمموز 2020ەوە جێبەجێ دەکرێت. حکوومەتی هەرێمی کوردستانی پەرلەمان هەنگاوەکانی چاکسازی و بنبڕکردنی گەندەڵی ئاگادار دەکاتەوە. سەرۆکوەزیرانی عێراق بە سەرۆکایەتی شاندێک گەیشتە پاریس. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق لە چوارچێوەی سەردانەکانیدا بە وڵاتانی فەڕەنسا و ئەڵمانیا و بەریتانیا بە سەرۆکایەتی شاندێکی باڵای حکوومەت گەیشتە پاریس. کازمی لەو سەردانەدا لەگەڵ گەورە بەرپرسانی ئەو سێ وڵاتە کۆ دەبێتەوە. پرسی ئەمنی و ئابووری و تەندروستی و پەیوەندی نێوانیان تاوتوێ دەکات. سەرۆکۆماری تورکیا ڕەتی دەکاتەوە هێزەکانیان لە سووریا بکشێننەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا ڕایگەیاند وڵاتانی زلهێزی جیهان لە ناو هەموو کێشەکاندا دەستیان هەیە و کاتێکیش تورکیا دەیەوێت تێکەڵی کێشەیەک بێت و ڕخنەی لێدەگرن هەڕەشەی کاردانەوەی لێ دەکەن. ڕاشی گەاند ئەمریکا 24 بنکەی سەربازی لە سووریا هەیە و ئاساییە جەختیش دەکاتەوە هێزەکانی تورکیا لە سووریا ناکشێنەوە. ئیسرائیل و بەحرێن بە فەرمی ڕێکەوتنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان واژۆ کرد. شاندێکی ئیسرائیل بە سەرۆکایەتی میرن بێن شابات سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی نیشتیمانی و ئەندامەتی وەزیری گەنجینەی ئەمریکا سەردانی مەنامەی کرد و لەگەڵ بەرپرسانی بەحرێن ڕێکەوتنی ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان واژۆ کرد. ڕێکەوتنەکە درێژکراوەی ڕێکەوتنی 15 مانگی ڕابردووە کە لە ئەمریکا واژۆ کرا. هاوکات حەوت یادداشتی لێکتێگەیشتن لە نێوان ئیسرائیل و بەحرێن واژۆ کرا. ئەمریکا هەڕەشەی سەپاندنی سزا بەسەر ئەو لایەنانە دەکات کە چەک بە ئێران دەفرۆشن. مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند هەموو دەسەڵاتەکانمان بەکاردەهێنین بۆ سەپاندنی سزا بەسەر ئەو دامەزراوانەی مامەڵەی بازرگانی چەک لەگەڵ ئێران دەکەن. ڕاشی گەیاند هەر وڵاتێک دەیەوێت سەقامگیری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێت دەبێت لە فرۆشتنی چەک بە ئێران دوورکەوێتەوە. هەر وڵاتێکیش چەک بە ئێران بفرۆشێت ئەوە بەنزین بە ئاگردا دەکات. کورتەیەک لە هەواڵەکانم پێشکەشکردن. دانیشتوانی گوندی خوێڵین سەر بە شارۆچکەی چەمچەماڵ لە سنووری پارێزگای سلێمانی جگە لە کاری کشتتوکاڵی و ئاژەڵداری ساڵانە ڕێژێکی زۆر خوێ بەرهەمەهێنن. گوندنشینان لە سەرەتای وەرزی بەهار گۆلەکان ئامادەکەن و لە مانگەکانی حوزەیران و تەمووز پڕیەکەن لە ئاوی سوێر حوز هەیە 5 بۆ 6 جار خوێی لێ دەرەهێنرێت و ساڵانەش نزیکەی 1000 تۆن خوێ لە گوندی خوێڵین بە شێوازی کۆن و کلاسیک بەرهەم دەهێنرێت.
ئێمە بەهارانتین ئەم گۆلانە پاکەکەینەوە کە پاکمان کردو لە مشتەکەمان دەرکرد پێشەوە ئاوی بۆکەینە ئەسیێڵەوە غەزنەکەین کە پاکمانەوە کرد لمەکەی اینجا دوایەوە بە گەڵاکوتک ئەیکوتینەوە کە بە گەڵاکوتک کوتامانەوە ئەومان بۆ غەزن کردووە لە ئاسیێڵە ئاوی تێکەین اینجا ئێدە دوایەوە دوو سێ جار ئەو ئاوەی کەمەکە ئەبێ ئاوی تێکەی هەتاوەکو ئەو خوێ وردەوردە تێدە بەرهەم کە هاتە بەرهەم ئیتر بەشی سەرەوەی خوێەکەی یەکەم جار بەشی سەرەوەی سپێ بۆ خواردنە کە بەشی سەرەوە دەرکرد دوایەوەش لە خوارەوە دەرێکین بۆ ئاژەڵ بۆرەکەی زیاترە. خوێیان لێکرین لەم دیێ ناوی گوندی خێڵێنە پێڵێن خوێی ماملەحە ئەیبێن لەو دەوری خۆمانەی فرۆشین خوێی سەرکەفیان لێکرین و خوێی بۆریشان لێکرین خوێی بۆر بۆ عەشیا و خوێی سەرکەفیش بۆ خۆمانەکرین ئەیبێن لای خۆمانەی فرۆشین لە ژاڵە و لە بازیان و لە قەراق لە هەر شوێنە بۆمان ڕێکەوت ئەیفرۆشین مشتەرێکی زۆریشمان هەیە و داوای خوێمان لێکەن لە هەموو خوێیەک چاکترە بووە ماڵ. هەستیاری وەرزی کە پەتای وەرزیە یاخود بە پەتای وەرزی ناو دەبرێت لە کاتی گۆڕانکاری لە وەرزەکانی ساڵ بە تایبەت لە وەرزەکانی بەهار و پاییز لە زۆر کەسدا دەردەکەوێت ئەوەش بەهۆی هەڵاڵی ڕواک یا هەندێک گوڵی هەستیار و بەرکەوتنەوە دروست دەبێت و دەبێتە هۆی لوتخوراندن و سووربوونەوەی پێست و کۆکە و دڵەکزەیان دڵە سووتان ڕەنگە بگەنە حاڵەتی مەترسیدار ئەگەر چارەسەر نەکرن هەندێک خۆراکی سروشتی هەن کە بۆ چارەسەری هەستیاری دیاری کراون ئەو خۆراکانەش بریتین لە ماسی دەریایی بڕێکی زۆر ترشی چەوری ئۆمێگا-3 تێدایە کە یارمەتی دەرە لە کەمکردنەوەی هەوکردن. جگەلەوە ماست سیستمی بەرگری بەهێز دەکات و دەبێتە هۆی کەمکردنەوەی خورانی لەش و لە ناوبردنی بەکتریای جەستە. وهروەها توی سوور کە کاریگەری دژە هەوکردن و دژە ئۆکسیدی هەیە دەتوانێت نیشانەکانی تای وەرزی لەناو ببات کە لەم وەرزەدا مەلەوانە نیە توی سوورمان دەست بکەوێت بە فرێشی بەڵام هەندێک تو هەیە و شکراوەتەوە توانین بیخۆین کە ئەوەش کاریگەری هەیە و سوودی زۆرە بێت جگەلەوە زەنجەبیلمان هەیە کە دژە هەوکردنەوە هەڵاوسان و ئازار ناهێڵێت و هەروەها یارمەتی کەمکردنەوەی نیشانەکانی هەستیاری دەدات. پیاز سەرچاوی سروشتی پۆرستینە کە دژە هەوکردنە و ئۆکسیدەکانە نیشانەکانی هەستیاری وەرزی کەم دەکاتەوە زۆر جارش زانین کە باس لەواکرێ کاتێک بەتای وەرزیش ئەگریت ئەگەر چەند جارێک بۆنی پیاز بکەیت یاخود باس لەوە دەکرێت ئەگەر پیازێک دابنرێت لەو شوێنەی کە لێ ئەخەویت هەرچەندە بۆنی ناخۆشە بەڵام هەموو ئەو بەکتریانە ڕائکێشێ بۆ خۆی و سوودێکی زۆری شێبێت بۆیە ئێمە ئەمڕۆژ زیاتر گرنگی بە ئەو تەوەرە ئەدەین کە چۆن بتوانین لەم وەرزەدا خۆمان بپارێزین لە پەتاوەرزیەکان و کاریگەری گۆڕانکاری وەرزیەکان لەسەر پێستمان زۆر نەبێت بۆیە ئێمە میوانداری بەڕێز دکتۆرە سوهام ئامێدی کە پزیشکی پسپۆرە لە نەخۆشیەکانی پێست بەخێرهاتی دکتۆرە. ئەژی زۆر سوپاس و هەنگاتکەم کەناڵی 24 و ئەس ئەڤلکە هۆتیمەوێرە دۆبووی بۆبەتی هەندە تشتۆ ڕۆنکەینەوە. زۆر سپاس دکتۆرە. دکتۆر سەرەتا پێمان بڵێ هەستیاری پێست چییە؟ بۆچی لەم وەرزەشە دروست دەبێت؟ ئەو بۆ هەستیاری پیستی احتیمال هەمشێن بژنینەوەکە حساسیەیە بإنجليزي حشان بيجني ألرجي أو بخو كي راد بيتي بفيشولي جهاز مناعي كل إنسان كما جهاز مناعي هيدي بترد فعلا كل جهاز مناعي بفيد تشتي أبيت بيت طبعا أو بخو دي مثلا كي بيجمتا أز دي احتمال أقولك دمفتا هكا إنسان كي طبيعي بيت حساسي نبي دي يقولي دي مرتاح بيت دي بهنا خشيتي بدي أبي حساسي هبيت احتمال دي بهن كتقولي رأسا دي توشي كوخي بيت ودي حساسية بيت ودي بوي يخرب بيت
طبعا حساسية جي أسبابي توي قلق زورن أم دشين بيجين قلق خانت هت تو دي خانه که خود توش حساسیه بی بله تو دي درمانه که خوی دي توش حساسیه بی بله دي تو التهاب كبد جسمتا دي توش حساسية بيت يعني بيجن التهاب تا التهاب قوي هبيت تا التهاب جوبو هبيت تا التهاب دداني هبيت تا التهاب مثاني هبيت تا التهاب امعاء هبيت چه التهاب كل جسمي دي بيت اگر حساسية بله درمان دو درمان گرکت مهم من ده همي بزانن بله بنسلين پنسیلین احتمالا ساخك دشرين قاكو بنسلين الخبدت ده حساسية احتمالا ده بيت اگر مدنوي بنسلين مع درمانه که دیجی هی بیجن سلفر مثبریم او جی دک گلک حساسی بو نخوشی چکت گلک نوکا نخوشیت ما درمان بکات اینن بو نخوشیت فقراته بو سر ایشه دی بیجن او والتارینه او پروفینه او اندوسینه او درمانه دی بنا اگری حساسی دی نخوشیت دی امپسیوژه کن ما هو يكي زور أمانته دمينيت بجا حسب هكا يدرماني بيدي فسكي مينيت هكا أو نسخة فترة كوديش درمانو ناخد حساس أنا ومينيت هكو درمان خود دي دس بيتبع بالنسبة للخادن أمشين بيجين خانات أساسي كو حساسية درست كات هيكا موصية نوع كيف شرزوتي في استقعبيتها تباركا جالك جولو يعني دي من دارك يكفي استقعبيتي خود توش حساسية بيت بله وصايا منينا ام استعمالنا كان دائما صايا بيابان واندونيسيا ودبيجن صين بكاتي نشتينا مع كدهنا كيا منينا صايا بس ام زيادة دشين بيجين ماصي وهيلكا وما قلت يجي في استقعبيت أبد تشتي ديد بيجن مثلا بهارات ترشيا بيئة وديا فراولة ستروبر افتشتي توصى أذا دبنا أجر هندي كو حساسية زيادة كات بس نبي سبب حساسية يا رئيسي حساسية زيادة كات مثلا نخش ده بالدكتوراه از بيبر وتشتدي بيجمع درست بس بيبر نكو أوده بتسبب رئيسية حساسية باش دكتورة أم بيورانا لكسك وبو كسك دي أقورت هيا طبعا أف حساسية أف كده بيجم إنسانة كهي دي توش بيت وإنسانة كهي توش نابيت أفاجي علاقة وراثة هيا وجينات هيا مثلا أف عائلة أبي حساسية هي أم شين بيجين أم دي شو بيجين نساخي دي أم زون كو أف نساخة فعلا أبي نساخي حساسية هي أم دي سيسة أولوجيكين نساخي دي سيسة أولوجيكين دي بينا نساخي تا بيستي تا تخذيت مثلا بله دي بيجنا نساخي توشي تكنفسيت بي ربو دي بيجنا نساخي هكا شوية جهكي بونا كوتاتا دي بوتا دفنوتا دي بهنشي هكا أبي إيش فوز تشتهبيت معناتها أذا عائدي حساسية معناتها عائلوي حساسية هاي بيجو الهندكو دي البيستي دار كبيت بس الهندكو دي السينجي دار كبيت سيبالا دي بيتا نخوشو ربو أبيجي حساسية تنكنفسي طبعا أبا دي بيتا حساسية ودي مراجعة دكتورة هنوي كان تكنفسها أبيجي حساسية أبي كابوي دي بونا كيتي دي توشي حساسية بيت دي بهنشيت دي بيجني أبي نخوشو حساسية هاي بالنسبة لما كأم دكتورة كريستينا مع علاقة خزيوتر يوب بيستي بهاي حساسية بيستي أف حساسية بيستي بوما زيوتر تشتهت تهت أبيكو وراثيها بيت بيجني نخوشو بيروفي أكزيما عربيت بيجني أكزيما وبكردي أم بيجني بيروف مثلا نخوشي هاي بيجت أبخو عيلوما ما بيروفا هاي مثلا جديكي جبوبي بيروفا هاي أف بيروفا دي أفي شخصي دي جريت بس أف بيروفا احتمال هشتو من ضالة هشتو عملوي تشول مونغا بينش مونغا دي ديكوي إني تعيادي والتشد لدي لديور كات دمو شوي من ضالي لا دمو شوي دركوتو أكزيماكا دي ديك بيحسيت دي بالدكتورة أبا أزود بينا من ضالي من سالو تشوفيتوي تشتكي صورة يصوت بيت يستود بيت ومن ضالي مجي يدرسنينا نفسنويو طبيعينينا من ضالة تناجهتكم مثلا هشتنا أخذتكم بيشتري وبيت خوفي من الخليات بس دل تشديو كات نفسنوي من ضالة كا ارتبط بإنجليزي بيجنا أنه أف من ضالة يعني جسمي بيت خليت بس نظانيت بجد نونفيت
شافي نون فيت ام دبي بسوري ديكي كاين ودي بدي خدينا سدو شوفت من داري دبيني اف من دالا ابي توشي اكزيما يبويا كواتە دکتۆرە تەمەەن کاریگەری هەیە لەسەر و حساسێتانە؟ بله طبعا تمام اف نوع اكزيما تمام هكا بتجيك بيت احتمال ام دبينا ديكو بوبي دبينا اف افادي شانت معظم بيت بله. احتمال دوش حتى سي في حاله دي بشتي هكو جوده بيد عملي بيت حفتاس كم بيتو؟ دي چه بيت احتمال دي چه بيت ئەگزیما چاکە بێت و یاخود بەردەوام لەگەڵ ئەو کەسە ئەمێنێتەوە؟ اكزيما يو هي تقريبا امشين بيجين هكا مثلا سط نخوشو بيت دو سي بشكت فو نخوشو هكو تشو بو من ضال يبي تشيكا يتوش بي دي عملي بيت سي شو صار دي چه بيت نسبة كودي دي بيت معظم بيت تقريبا دي عملي بيت 10 سال دي چه بيت بس هكا بو 10 سالي بله. وچه نبو دي مينيت دي باش ئەو کەسانی کە لە دوای 20 ساڵیەوە توش ئەبن ئەوەش چاک نابێت؟ او جي هرمينن هەرمێنێ دامينن او اكزيما چارەسەری ئەوە چییە؟ طبعا ده بيهن بظنن انه اكزيما علاجه هكا از بيج متى احتمال حفتش صدي علاجك هل او ديكات نكو درمانو دكتور دي چه بما نخوشي دي بما نخوشي تا اكزيما يا هي اكزيما بيستوي دي خوريت منا احتمال دي صوت بيت دي نخوش شوي احتمال نون فيت دي رابي تشخو هنجي جسميات خوريت بله. اف اكزيما طبعا هكا عملي بوده صالو فما فقط اف اكزيما دي ميني دي سؤال اوليش نخوشي كم جلو بل جلك مهم بو نخوشي ابي اكزيما هبيت جلو بل دي نخوش خوب بيتم دكتوره اس نشم هل جلك كمودي خوري صوف تدابيت نشب كتب الخوب همو اف جلك كده بالخوب دشتي دزيو جسمي يراچن ابيك نخوش طبعا چند چیت حمامه زده خوب شو در کوید پیستوی زیادت خودید نخوش چند جهه که گرم بید حرقه بکد دی جسموی هکا نخوش چو مثلا نخوش دی بیجنی دی چیتا تازیه که نخوش اگزیمه یا هی الوی تازیه قربالغه و گرمه دی حرقه کد اف نخوش دی مجبور بی در کوید دی بیده چما بر هوایه که لازم هوایه که لی بدد دو خلانوی کم بید هذا هم علامات اكزيما وام تشخيصه ما اكزيما ام زيادتش نخوشي وادجرين يعني فام اعتماد خصها في خصوصاتنا كاين بله. بس نوع فحص ما هي احتمال دي مساعده ماكات او جيومناعيه بيجن اميونوغلوبولين اي ام فقط كاينه مختبره او فحص بوماتكات تقريبا حفتي وبنش صدي فون نخوشت افيت اكزيما هبيت دي اميونوغلوبولين اي دي دارك هبيت بلند أبدا مساعدة مكات أنه فعلا أبي نسوخي أكزيما هاي. باشا دكتورة استا لم ورزدا ورده كشوها برو سارت بون رو بيست مانوشك أبتو بتايبد من علان ياخد أو كتاني كبيستيان وكوته حساسيتي هي. لم ورزدا تشيب كان باشا بو أويكا دوشاري أو خورانو حراسان بونا نبنو. أكو نخوش توشي حساسية بو. بله. نخوش توشي أكزيما بو. أول علامة من علامات أنه بيستوي ده هشك بيت. بيستوي هشك بيت چند جوامع بدل بيت جرمي بو سرمایه دي اكزيما زیادتر بيت چند پیست هشك بيت و چند چتا در و هوایک لیبدد دي او هوای پیستی بکوید دي هشبونا پیستی زیادتر کد ام ده چه بيجينه دي بيجينه دي تو درمانت هين درمانت قالك بسيط والحمد لله همي صيدليات هرميت هين نوعا كن ام بيجينه يعني مرطب چه مرطب او درمانه كو دي وقت اوفو بيستي محافظه سلبكات كو ونكت اوفو بيستي بتشيت دي بيستي تا هشك بونو بيستي دي تو سيطرة سركي اويك دو بالنسبه لنوع صابينه امشين دي بيجينا دي بابا خاصه كابا بتشيك بيت او مثلا دي بيجينا هنجيتو بشيخو صابينو ماده كبريتي تيدو بيت نابيت كاربيني اوی اگزیما هبید اوی حساسیه هبید نابی صابین و کبریت بکار بینید صابین و کبریت چه ماده سلفریت دا ام ده چه صابین بکار بینین او صابین چاول بله صابین چاول بازاری گلکتین ده استعمال کرد ده پیستوی ندم بید و تشتکی دیج زوزون مهمه امشین بین نخوشیت خو اوی حساسیه هبید البیستی هنجيب شيء تخششتني كم كاتوا وفترة كو جلكو كنت من الحمامة كانت أذا بيستي خطاس كات
و چند بینید زیاتر حمامه اوه پیستوی زیاتر دهشک بید ام شین بیجنا گلک دی بابا مثلا منضالوي حساسية دي فذاكتا مسبحي مسبح دي فذاكتا مسبحي سويمينج أفي منضالي بيستوي هيشكا دي تشيتا نف مسبحي دو دي هيتا دافا دي تشيتا جاكو دي نف مسبحي دو دي أف حولا أفو مسبحي دي بيستوي منضالي زياتر هيشكا دکتۆرە زۆر کەس بەهۆی خواردنێکەوە تووشی حساسێتە بێت پێش هیچ ئەکزیمای نییە جیاواز لە ئەکزیما تووشی خوران ئەبێت خورانێکی بەردەوام لە پێستیا دروست ئەبێت ماوەماوەش نامێنێت یاخود بەکارهێنانی حەبی ئەلەرمین ئەمە واکات کەم بێتەوە بەڵام دووبارە سەر هەڵەداتەوە لەم کاتە ئەو کەسە چی بکات ئەو حالت توژێت بێژی ئەوە نەوعەکێ دیە حساسیە ئەمش بێژنێ لیر کوردی لیر چاوتە لیر كردو أفنو دونو يستعد حساسية وفعلا جي تمتي هكو أو حساسية دات كبير دي تمتي ليري أبي زير تمتي ليري دي دو إراك دا كبير دي صور بيت ودي بلند بيت ودي خريات ودي مينيت كان ساعتكو ودي تشيت نو مينيت دي الجهة كدي ديوال بيت أبد بيجني لير وبالإنجليزي بيجني ارتكاريا أف ارتكاريا سببه زيادة تشيا اش درمانو تهد اش درمانو هكا نخوش درمانا كي بخود دي توش بيت وش خانه افخانت موجود يندا خواردن افاجي دي توشي افا حساسية بيت افا ليد وطبعا خاصة من ضالة بتشيك ام زيادة تأكيد اللي ساركين هكا اف في من ضالي نوعك كلمة هبيت هكا من ضالي نوعك كلمة هبيت ام دي فراكينا فحصي دي بدار كبيت والله افي بتشيكي كلمتين دي بيتا اجري ليد بس زيادة أم تأكيد لسال خواردنت كين خواردن كين دي بيجنا نساخي مثلا نساخ دي مهات ليرة كين تشتي مهم بالليل أنه أفليرة كان ساعته دي مينيت ونومينيت دي شيبيت بس لازم هنك بظنن أنه ليل باش أو بنبر أبيت شيبيت حسب السبب هكا سببي أبيت أم دي سببي قطع كان دي شيبيت بس لازم بظنت نخوش أبي توشي ليرة دي بيت لازم بظنت أويا ليفوتوي ليف بله ستود بيت أزمان جران بيت بله شوف جريد هكا الجل ليرو أجرم حالتاني هكا أف ليفوي أبا حساسية كو بتهيبتها بله لازم أم فحوصات خاص بكين بيجنا أنجو إديمة أبا علاقة بأزماني بهيا علاقة بحنجري بهيا احتمال نخوش دي توشي تك نفسي بيت نسيت نفسه خبين توبت و لا بهتا دكتوري وبحالات خاصة لازم بتشيتا إمرجنسي ينزيك دازيو خاصة هاي وهندا فحوصات بتايبت أم دي بوبكين بوفي نخوشي ودو بيجنا نخوشي دو توش ومشاكلات دسني أنا بيت أنجو قديمة دكتورة أما لرقي خواردن ياخد ورزيو بلام زور جرخانمان بو جوانكاري ليزر بكارينن یاخود ماکیاژ بەکارێنن ئەمە لە وەرزەدا چ کاریگەریە بێ لەسەر پێستیان ماکیاژەکە یاخود لەیزەر حساسیت دروست دەکات لەو کەسە ئەو کاتە چی بکات ئەو خۆ لێزەر بوو من حسب ما ئەزانم لێزەر حساسیە ناکات هەندێک کەس تووشی حساسیت ئەبێت حساسیە بەس هەندە نەخۆشیت هەین ئەم بێژنەوی نەخۆشی مثلا نابێت تو لێزەری بکەی هەکە مثلا ئەوی نەخۆشی هەندە دەرمانات خۆت استعمال كانت نابيت بس السشتكي دي بوتا بيجم بأنه أم نوكا علم يتطور بيت روج بو روجي صال بو صالة تشتنويت هتا دارفا أمشين بيجنة نوكا نليزر تشتكي دي هاي بيجنة تشك أو تشكا بكوديت بيجنة سلوي بنفشي الشعة الفوق البنفسجية أفنوكا الغربية تبشى أوروبا تبشى أمريكا نخوشت حساسية علاج في تشكيت كان أو تشكو هوت يعني ما هوليري ونوكا الحمد لله ما قالك أو جهازي هاي قالك عيادات دكتوراه للهوليري أو بيجني يو في بي ناروبانت يو في بي أف نوع أبا ليزرنينا أبا تشكا أف تشكا أم دشين أبي تشكي بكار بينين بو نخوشه حساسية بيت بري نخوش بيتا وزي زفستاني بيتا وزي زفستاني دي نخوشي أكزيما هي
دي زلستان تیشکە زيادة بەکارهێنێت بله. تووشی ئەو هەستیاریە زۆرە نابێتەوە. نابی ده بيجينا نخوشي أبا نخوشي أكزيما دي بينا نخوشي بدي بيتا زفستان بله. بدي بيتا زفستان مثلا أم زفستان مثلا هيفا دي بيجين 11 دي دستاويته بله. هيفا ده ئەتوانێ و تیشکە بکات. أم ده كاين بله. دبيت بزانيجي أنه أفتيشكا دي نخوشي تقريبا دي ولك دي كنترول كانت حساسية كنترول دي كانت كنترول وأبا تشتكي جلا كي بوشا نوكا أمل هولي كوت إنين بو نخوشيت حساسية. زۆر باشە دکتۆرە زۆر سپاس بۆ کە میوانداریەکەت قبول کردین دووبارە بەخێر هاتی. ئەژی گەلێک مەمنونم گەلێک سوپاسی هەنگاتکەم زۆر سپاس بۆ زانیاریەکانە زۆر سپاس دکتۆرە سوهام ئامەدی کە لەگەڵمان بووی. ئێستش با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەشوهەوای شارەکانی کوردستان ببینین. خەلیل بۆزگورد دانیشتووی شارۆچکەی مازگرتی سەر بە پارێزگای دەرسمی باکووری کوردستانە. هەرچەندە ئێستا تەمەنی 75 ساڵە و توانای جارانی نەماوە تەواو چۆتە تەمەنەوە و پیری بە ڕەنگ و ڕوخساریەوە دیارە، بەڵام بەو پەڕیهێز و زەوە کاری گۆزە دروستکردن دەکات. مام خەلیل هاوڵاتەکی دانیشتووی پارێزگای دەرسمی باکووری کوردستانە. لە منداڵیەوە فێری گۆزە دروستکردن بووە و هەرچەندە بەرەو پیری چووە بەڵام هێشتا بە خۆشەویستیەوە و کارە دەکات. ئەو دەڵێت چێش لە پیشەکەی وەردەگرێت و داوا دەکات دوای خۆی کەسانی دیکە درێژە بە و پیشەیە بدەن و ڕێگە نەدەن لە ناو بچێت. ڕاستە تەمەنم زۆر و بەرەو پیری تەواوەتی چووم، بەڵام خۆشەویستێکی زۆرم بۆ کارەکەم هەیە و بەردەوام دەبم. من لە منداڵیەوە فێری دروستکردنی گۆزە بووم، کارێکی چێژبەخشە، بە چەندین شێوە گۆزە دروست دەکەم. هیوادارم نەوەکانی داهاتوو درێژە بەم پیشەیە بدەن. لە پارێزگای دەرسمی باکووری کوردستان چەندین وەستا و شارەزای دروستکردنی گۆزە هەن، بەڵام مام خەلیل کۆنترینیانە کە بە چەندین شێوە و قەبارە گۆزە دروست دەکات. هەندێک جاریش لەسەر خواستی کڕگەرەکە گۆزەکان دروست دەکات.
گۆزەی دەرسیم یەکێکە لە بەرهەمە جوان و باشەکان و لە بازاڕەکاندا خواستێکی زۆری لەسرە هاوڵاتیات بۆ چەندین مەبەست بەکاری دەهێنن دەبێت یەکێک لە خۆڵ و قوڕە تایبەتەکان بۆ دروستکردنی گۆزە بەکار بهێنرێت بۆ ئەوەی بتوانێت بۆ ماوەیەکی زۆر بمێنێتەوە و بەرگەی گواستنەوەی هەبێت. بێگومان دروستکردنی گۆزە یاخود ئەو کەرستانی کە بە قورد ئەکرێن بەشێکە لە کللتوری کوردەواریش بە تایبەت ئێستاش بەردەوام هەیە لە کەرکک کە زۆر زۆر گرنگی پێدەن و لەوێ دروستەکرێت کە تەنووری لە دروستەکەن یاخود مەرکانە بە تایبەت جاران کە ئاو لە گۆزەدا ئەخورایەوە یاخود لە مەرکانە هەمیشە باسیوانە کرد زۆر تەندروسترە و خۆشترە و ئاوەکەشی زۆر فێنک و خەڵکی جاران یاخود ئەوانەی کە بەتەمەنن ئێستش پێیان خۆشە ئاو لە ئەو گۆزانەیە بخۆنەوە بۆیە گرنگی هەر پێدرێ بە تایبەت لە ناو کووردا. ئێستش بۆ زانینی زانیاریەکان لە شارۆچکەی زاخۆ ڕوودەکەینە زاخۆ و لەوێ پامنێرمان ئیسلام یوسفمان لەگەڵ دەبێ بەیانیت باش ئیسلام پێمان بڵێ ئەمڕۆ چی هەیە؟ بله سپیدتا و همی بینرم کردستان 24 باش بتم بو افرو مقصد نوا علوان فقی و کسکاتیان لزاخو کلیه هاجه البته اف جیک جوان بازارانه که روزانه قربالغه کاز دید که بتن جبرکو نها حکومت هرما کردستان قدغه کرنا هاورده برهم بیانی دایه بازار نافخوا گله کی وجود کاران خوش بیه نیف بریار حکومت جبویه جه خوشحالی آوانا کو برهم وک باجان و هنار و تری و هجیر و گلک اندیتری هاتینه قدغه کرن و که خسو دیسان بیشن الویدری کو کلمی جهانه البته افهمی برهم نافخواه هندکی کم نوکو برهم بیانی حتی به تفریج کو ج هولی بو زاخودتن الویریم سامی های اسپسیار شوی بگم گلو جاری تو چوای دست بگی هینچا خود پاره زند ناو علویدا کو فقی و سوزاتی تفروتن و بازار که قربالغه خب پاراستن و چوایه پاسنامه ام گلک لازم هاش خواه بین ابن ساخیا ها گلک مشکله بوما مزنا و بچیکا ام مجبور تینه بره ام کمامت خود این برخو ام خود نزدیک انسانه که جنو که همی انسانه و رب العالمین باشی رحمه ما بری و ام ستارکیش مشکله اگر ام باس العلوه بکن اف بر همین که بوده تمت بینن هناره باجانه یعنی کلمیه طفره بر همین افخا ماشاءالله و گاوید ناف بازار دا گلکه و اف بریار حکمت دایجی کو اف بر همه بیانی بهتر را گرتن بجن بازار فلاحی جودیاری باشتر کریه خودی اگر تشتی منطقه ما بخود ما تشخوی هی هر زراعتك ما منطقة خدوي هاي وامشين اگر فلاحي ما باش بيت امشين وي زراعتك وحتى هاي ويازات وزاج بكين نو كما طماطيت هاي ما حليك هبي ما سيف هبي نو كتشتي ما اكثر شيء خضرواتك كاسكوتياش اربيل تيب اربيل كردستان ما هي هنور بومش فرخت هنور طوبي حلبچه ما هي عندي 6 نیوا 650 600 500 و فنور نکمت حمی ویره بومتیری منطقه تحریم بخواه خمالیه حاجه فلاحیمت گوی خوب زراعت خواه و حمه جهاری کاری بکت خدا ماز ایک جه از پیش مرگجی کم و خدا سیاسیش حبسه و ما مبخواه راتب نینه از خود طبعا برای دو شهید ما و کنمی جی شهید الزمار حتى انه كان راتب الناس ما محتاج راتب لك اسبقوا كيف شولي عملي ب 68 سال از شول كم خداس ايواريا چم بيستاني از خوش بمشكله كورونا خلاص من اوف دانت كم عندك لوبيا چنم تشتوصات چنم واسته ما بيره مراتب جيب خدي الناس ما محتاج راتب يبجي اگر از بك خدي اشترى صحتها خوش بكتم بله هاجا علوان فقي كاسكاتيان لزاخو بزار راستيجي بازار که هر قلب بالا خر ما تنه برچافر گرتن و سرباری في ايكيجي نها او بريار حکومت هرما کردستان جی و جنا بازار نافخای جودکاران کلیه و او بريار بونه جه خوشحالی وانا و جه مفادار بونه ئیسلام ئەمێش بزانم زاخۆ زیاتر چ بەرهەمێکی زۆرە یاخود بە چ بەرهەمێکی خۆماڵی بەناوبانگە؟ بله
زاخۆ هەلبەتە بتری ناوبانگیە خۆ هەیە بە بەرهەمە هێژیران ناودەنگیە خۆ هەیە هەروەسا بە بەرهەمە هێنارێژی ناودەنگیە خۆ لە سەرانسەری دەڤەرێ هەیە نەمازە بەرهەمێن دیژی وەکە تەماتە و خیار و ئەو گۆ لە سەردەستێ ژمارەکە زۆرە ئەوەڕەیان شنگال لە دەڤەرێت تێنە چاندە. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ ئیسلام یوسف کە لە زاخۆوە لەگەڵ مابووی سپاس بۆ زانیاریەکانە. ئێستاش ڕوودەکەینە سلێمانی بۆ وەرگرتنی زانیاریەکان لە سلێمانی دالیا کەمالمان لەگەڵ دەبێ بەیانیت باش دالیا پێمان بڵێ ئێستا تۆ لەکوێی و زانیاریەکان چیە لای تۆ؟ سڵاو هاژە من ئەمڕۆ هاتوومەتە پارکی یەکێک لە پارکەکانی شاری سلێمانی لەم پارکەدا کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕۆژانە ڕووی تێدەکەن بۆ ئەوەی بتوان وەرزشەکانی خۆیان تێدا جێبەجێ بکەن بەڵام ئەمڕۆ جیاوازتە تیشکەخینە سەر بابەتێکی دیکە ئەویش ئەوەیە کە گەنجێک و ڕاهێنەرێکی یۆگا لە شاری سلێمانی ڕاهێنانێکی بۆ ئارەزومەندانی یۆگا کردوتەوە تاوەکو بتوانن سوود لە یۆگاکردن لە کەشێکی کراوەدا ببینێن و مەرجی تەنها بەشداریکردن لەناو ئەم خولەدا ئەوەیە کە بتوانی ڕێز لە خودی خۆت بگری و هەروە خۆراک بۆ یەکێ لەو ئاژەڵە نەیکە لە دەرەوەن دابین بکەین من بۆ زانیاری زیاتر لە چمەسەر لای ئەو ڕانەرە زانیاری زیاترمان پێ نەدا بەست بەر لەوە دەمەوێت بەشێ لە وێنەکان بگوازینەوە بۆ بینەرانی کوردستان 24 کە دەبین لە ئێستا بەشێکی زۆر لە ژنان و لە گەنجان هاتوونەتە ئێرە لەناو ئەم باخە و لەم کەشە جوانەدا یۆگای خۆیان ئەنجام دەدەن کە یۆگا وەک دەزانی چەندین سوودی تایبەتی هەیە کە ئارامکەرەوەیکی زۆر باشە بۆ مرۆڤەکان کاک شیروان ئەگەر بیتە ئێران میران شیروانی ڕاهێنەری یۆگا ئەو زانیاری زیاترمان پێەیە کاک میرانم کاتت باش سەرەتا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم هۆکار چی بووە کە خولێکی وات بۆ ئارەزومەندانی یۆگا کردوتەوە لە ئێستا بڵێن و نەڵێن کە بەهۆی نەخۆشی کۆرۆنا و بەهۆی کۆمەڵێک هۆکاری دیکە مرۆڤ لە ئێستا بە تایبەتی لەم لۆکیشنی ئێمە لە هەرێمی کوردستان بەردەوام لە دەرونیشی ناجێگیرین و تەماڵ بووین بەهۆی کەرەنتینەوە بۆیە من بە باشم زانی خولێکی یۆگا بەبێ بەرامبەر تەنها بەرامبەرەکە ئەوەیە کە هاوکاری ئاژەڵە بکەی یان هاوکاری کەسێکی شایستە بکەی کە لە نزیک خۆتە حەزم کرد کە خولێکی بۆ جۆرە بکەمەوە و فێرخوازەکانمان بەردەوام لێرە زۆر و زۆرترە بن و ئەمڕۆ بەهۆی کامێراوە کە چەند کەسێکمان نەهاتن ئیتر هیوادارم سوودێکم گەیاندوێ تۆ وەکو تێبینیت کردێت تا چەنە ئەو پەیامەی کە تۆ ویستوودە بڵاوت کردوەوە بەتابەتی لە ناوە گەنجاندا کە ڕێز لە خودی خۆیان بگرن هەروە هاوکاری ئاژەڵەکان بکەن ئەم پەیامە زۆر باش بڵاو بۆتەوە و سپاس بۆ خوا کە خەڵک خۆی هۆشیارە لە ئێستاە هونەری یۆگاش وەکو هەموو هونەرێکی ترێ لە ژیان کە ئەتوانی تۆ ژیانی ڕۆژانی خۆتی پێبەڕێکی بە تەندروستی بتانی خۆتی پێ بناسیێنی بتانی کە کاریگەری هەبێت لەسەر دەرونی خۆت لەسەر ژیانی ئاسایی خۆت هیچ شتێک لەوە باشتر نییە کە تۆ بەیانیان زوو هەستی بێ لێرە یۆگا بکەی ئێرە ئێمە گفتوگۆکانمان بەردەوامەکەین بەس بە هاوکار موێنەکان بگوازێتەوانێ ئەم جۆرە یۆگایە کاکرێ چەندێکی سەرتا ئێوە بەچی دەست پێ ئێمە لێرە سێ جۆریمان هەڵبژاردووە باشە بەشی یەکەم ئاسانە یۆگایە واتە جۆڵەکانی یۆگا بەشی دووەم پرانایەمە یۆگایە کە واتە ڕاهێنانی هەناسە بەشی سێیەم مێدیتیشنە واتە تێڕامان ئەم سێ بەشە وا ئەکات مرۆڤ هاوسەنگ بێت و مرۆڤێکی چالاک بێت ئەگەر ببینن ئێستا بەیانیان زۆربەی مرۆڤەکان لە کاتێکی درەنگە هەڵەسن لە خەو و بە تایبەتی گەنجەکانمان کە سەرقاڵی یاری ئەلکترۆنیەکانن بەڵام هێشتا چەند گەنجێک هەیە کە بەیانیان هەڵاستە ئەوێ یۆگا بکە ئەوێ خۆی بناسێ ئەوێ ئاژەڵ دۆست بێ ژینگە دۆست بێ ئەوێ لەشێکی تەندروستی هەبێ باشە کاک میران
جگەلەوەی کە خۆت ئاماژەت پێیا کە چەند سوودێکی هەیە و کە لەگەڵەوە شایەواتەوانە پەرپێدان بەو مرۆڤانە بکەن کە ئێستا بەو جەنجاڵی ژیانیانەوە ناتوانن ڕێز لە خودی خۆیان بگرن ئەویان بیرچۆتەوانێ بەڵام لە هەمان کاتدا تا چەندە پێویستە لە کەشێکی لەم جۆرەیە کامەش سوودی تایبەتی خۆیە ئەنجام بدرێ یۆگا. ئێمە وەکو گروپی چاریە گروپەکەمان ناو یۆگا چاریایە بە باشمانزانی لەناو پارکێکە ئەم چالاکی ئەنجام بێت چونکە لە ئێستا بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە نەخۆشی ڤایرۆسی کۆرۆنا کەم تا زۆر نەخۆشیی بەربڵاوە بۆیە هەر خۆشی یۆگا لە سروشتە تام و لەزەتێکی تایبەتی هەیە و سوودی زیاترە چونکە تۆ بەردەوام لە بەیانێکی زووە لە کاتی خۆر هەڵاتندا هەناسێکی پاک هەڵ ئەمژی کە لەو درەختانەی ئۆکسجین ئەدەنەوە ئەمە زۆر زۆر باشە وا کات کە مرۆڤ بە ئاگابێ واکە کە مرۆڤ دووبارە بیر بکاتەوە بە جۆرێکی باشتر لە ژیان بیر بکاتەوە وا کات کە تەندروستیکی باشتری هەبێ. بەڵێ هاژامەوە ئاماژە بۆ بەم کە ڕایانانەکان لە کاژمێر شەشی بەیانیەوە دەست پێ دەکا ئەوەی جێی خۆشحاڵیە ژمارەیەکی زۆر لە ئافرەتانیش بەشداری ئەم خولیان کردووەک لە وێنەکانە بەدی دەکران و ڕێژەکە زۆر لەوە زیاترە بەڵام ئەمڕۆ تەنها ئەو نەئامادە بوون. بەڵێ دالیا وەکووت کاتژمێر 6 ئەوە بۆ هەموو کەسێک کراوەیە لە پارکێکی دیاریکراوی شاری سلێمانیایە بۆ هیواین کە ڕێژەیەکی زۆر زیاتر بە تایبەت ئەگەر وەکو کارێکی خۆبەخشی لاتووە و باسی ئەوەت کرد ئەگەر بچنە ئەوێت تەنها توانن خواردن بە ئاژەڵەکان بدەن لەو کاتیا لە بەرامبەر ئەو خولای یاخود بەرامبەر ئەوە چی وەرەگیرێت. هیچ بێبەرامبەرە خولەکە تەنها ئەوەیە کە ئاماژەم پێەیە کە دەبێ ڕێز لە خۆت بگری ئەمە ئامانجی خولەکەی لە هەمان کاتدا ئاژەڵ دۆستی پامێکی دیکەی خولەکەی تا بتواندرێ ئاژەڵ دۆستی بە تایبەتی لە نێوان گەنجان و چین و توێژەکاندا زیاتر بڵاو بکرێتەوە دەزانین لەم چەند ساڵەیە زۆر کار لەسەر ئەوە کراوە هۆکارێکی دیکەی ئەوەش ئەوەیە کە بتواندرێ مرۆڤ دوور بکەوێتەوانێ لەو جەنجاڵی کە لە ناو ژیانە هەیە و ڕۆژانە بەری دەکەوێت. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ بە هیوای ڕۆژێکی خۆش و تەندروستێکی باش بۆ هەمووان زۆر سپاس دالیا. هەر لە چوارچێوەی ئەو بابەتانە ئەمێنینەوە کە چۆن خۆمان بپارێزین و ئاگاداری تەندروست و تەندروستی خۆمان وە جەستە و دەرونیشمان بین چونکە زۆرجار لە ئەنجامی کارکردنی ڕۆژانە هەست بە هیلاکی ئەکەیت هیلاکیکی نائاساییە بەڵام هەندێک جار کە هیلاک ئەبیت ڕۆژێک لە ئەنجامی ئەو هەموو کارێ ئەمە ئاساییە بەڵام ئەگەر ئەم هیلاک بوونە ماندوێتێکی زۆری بەدواو یاخود بەردەوام بۆ ئاسایی نییە ئەوە شواتای ئەوەیە کە چەند کێشەیەک هەن و پێویستە هۆکارەکانی بدۆزینەوە ئێمە لێرە چەند هۆکارێک بۆ بەردەوامی هەستکردن بە هیلاکی دەخینە ڕوو ئەویش لەوانە نەخواردنی ئەو خواردنانەی دەوڵەمەندن بە مادەی ڕیشاڵی واتە ئەو خواردنانە زۆر نەخۆین وەکو گۆشت هەندێک خواردن هەیە کە زۆر وا لێ دەکات هەست بە ماندوێتی بکەیت جگەلەوە کەمی چالاکی و جوڵە و ڕاهێنان وا دەکات هەست بە ماندوێتی بکەیت و هەروەها چۆنیەتی و مانەوەی نووسن زۆر گرنگە بۆ ئەوەی هەست بە هیلاکی نەکەی زۆر جار ئێمە بە تایبەت لەم کاتەیە یاخود چەند مانگێک پێشووتر کە کەرەنتین بووای کرد هەموو کەس کاتی خەوتن و هەستان لە خەوی تێک بچێت ئەمەش بەردەوام هەستکردنە بە هیلاکی واجگەلەوە هەستیاری خۆراکیەکێکی دیکەیە لەو هۆکارانەی هەست بە ماندوێتی بکەیت و نەخواردنەوەی ئاوی پێویست بۆەوەی وزە بە جەستت ببەخشیت وا دەکات تۆ بەردەوام هەست بە هیلاکی بکەیت بۆیە خواردنەوەی ئاو بەردەوام بێت لە گەڵمان ڕۆژانە دڵەڕاوکی دەرونی فشار لەسەر جەستت دروست دەکات زۆر کەس ئسترێسی بەردەوامی هەیە یاخود کێشەیەکی هەیە ئەمەواکات بەردەوام هەست بە ماندوێتی بکات و نەخواردنی بڕی پێویستی ڤیتامین دی و ئەو خواردنانەی مادەی ئاسنیان تێدایە کاتی ئەو ڤیتامین دیمان کەمە بێت یاخود مادەی ئاسن لە جەستەماندا کەمە بێت ئەوە بەردەوام هەست بە ماندوێتی و ئازاری جەستاکەین. زۆرن ئەو کەرەستە و پاشماوانەی دەبنە هۆی پیسبوونی ژینگە بەڵام بەشێک لەوانە دووبارە ڕیسایکلی نەکرێنەوە وەک کەرەستەی خاو بۆ کاڵای دیکە بەکارهێنرێن چەند ئەندازیارێکی بناسازی بە سوودوەرگرتن لە خشت و کاشی شوشە
کارگەیەکی ڕیسایکلینیان دامەزراندووە و بە بەکارهێنانەوەی کاشی شوشە و سیرامیک چەندین چرا و شوشەی گڵۆب و جوانکاری ماڵی لێ دروست دەکەن و ئامانجیان لەو کارە پاراستنی ژینگە و لایەنی ئابووریە. بە سەدان کاشی شوشەی باڵەخانە کۆن و داڕماوەکان لە چاوەڕوانی نوێکردنەوەدان تا لە چرامۆ دێرن و کلاسیکەکاندا بە ڕەنگی ژیاندا بکرێنەوە. لە برۆکسلی پایتەختی بەلجیکا سیرامیک و کاشی شوشەی کۆن بە چەند قۆناغێک لە ڕێگەی تایبەتەوە دووبارە بەکار دەهێنرێنەوە بۆ چەندین کەلوپەلی جوان و سەرنجڕاکێش وەک چرا و شوشەی گڵۆپەکان. ئامانج لەم کارەش پاراستنی ژینگەیە لە پاش ماوە پیشەسازی و بیناسازیەکان. ئێمە کاتێکی زۆرمان بە کۆکردنەوەی پاشماوەی پلاستیکی و کەرەستەی بیناسازی بەسەربرد. زۆرینەی ئەو بۆتڵ و پاشماوەی کەرەستەی بیناسازیمان کۆ دەکردەوە. پاکمان دەکردەوە. چونکە پێمان وا بووە کەرەستەی خانوو بۆ کاڵەکانی دیکە بەکاردێن و ئەکرێت زۆر سەرنجڕاکێش بێت و دیزاینەرەکانیش کاری لەسەر بکەن. شارەزانی بواری بیناسازی پێیان وایە دەتوانرێت ئەو خشتانەی کۆن بوون لە باڵەخانە داڕماوەکاندا دووبارە بەکار بهێنرێنەوە بۆ دروستکردنی ڕێگاکان یان دارەکان دەکرێت بکرێنەوە بە پارچی بچووک و بسووتێنرێن. ئەگەر چی بە جۆرێک لە جۆرەکان دەبێتە هۆی پیسبوونی ژینگە، بەڵام جێگرەوەیەکی باشە لە ڕووی ئابووری و ژینگەییەوە. دووبارە بەکارهێنانەوە و فرۆشتنەوەی کەرەستەی بیناسازیەکان چالاکێکی زۆر باشە، بەڵام زۆرێک لە کۆمپانیەکانی دیکەی بواری بیناسازی کەرەستەی مۆدێرن و نوێ دەهێنن، بەداخەوە دەکرێت پیسبوونی ژینگە لە بەرچاو بگیرێت. ئەمەش ڕێ لە فراوانبوونی ئەم کارە دەگرێت. ئەمە جگە لە کاریگەریەکانی کۆڤید-19. بەپێی راپۆرتێکی کۆمسیۆنی ئەوروپا ساڵانە 385 ملیۆن و نیو تۆن لە توخمە بەکار هاتووەکانی بیناسازی لە وڵاتانی ئەوروپا فرێدەدرێت و تەنیا لە بەریتانیا زیاتر لە 7 ملیۆن تۆنە. ئێمە پێشتر باسیۆمانە کرد کە پلاستیک زۆرتر ڕیسایکڵەکرێ، بەڵام پێدەچێت زۆربەی کەرەستەکانی دیکە کە تووشی دارمان و یاخود کۆنبوونە بن ئەتوانین بە شێوازێکی تر بەکار بهێنرێتەوە و بۆ هیواین کە لە کوردستانیش بەو شێوەیە سوودی لێ وەربگیرێتەوە. ئێستا بابەتێکی دیکەمان هەیە کەویش حکوومەتی ئوسترالیا پلانی کۆتایی هێنان بە دیاردەی جگەرەکێشان دادەڕێژێت. زانکۆی کوێنزلاند دەستەی تەندروستی نیشتیمانی ئوسترالیا پلانێکیان بە ناوی دەستپێکی کۆتایی یاری تووتن ئامادە کردووە بە پێی پلانەکە تا 5 ساڵی دیکە دیاردەی جگەرەکێشان لەو وڵاتە کۆتایی دێت. لە قۆناغی یەکەمی پلانەکە مامەڵەکردن بە تووتنی ساختە دەکرێت و تەنیا لە چەند شوێنێکی دیاریکرا و ڕێگە بە فرۆشتنی تووتن دەدرێت. هەروەها دوای ساڵێک تەنیا بە ڕەچەتەی پزیشکی تووتن لە ئوسترالیا بفرۆشێت و هاوکات حکوومەتی ئوسترالیا بەرزترین نرخی لەسەر جگەرە داناوە و ئێستا ڕێژەی جگەرەکێشان لە وڵاتە لە سەدا 15 پێشبینی دەکرێت تا ساڵی 2025 ڕێژەکە بۆ 10 کەم بکرێتەوە. کە هەر بەپێی زانیاریەکانی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕایگەیاندووە کە ساڵانە زیاتر لە 3 ملیۆن کەس بە نەخۆشیەکانی دڵ و سیەکان ئەمرن. ئەویش ئەو نەخۆشیانە هۆکاری سەرەکی کێشانی جگەرە و خواردنەوە کحولیەکانە، بۆیە ڕێژەکە زۆر زۆرە بە هیوای تەندروستیکی باش و دوورکەوتنەوە لە جگەرە کێشان، هەروەک چۆن لە ڕابردووش لە کوردستان ئەو یاسای جێبەجێ کرا کە لە ناو شوێنە گشتیەکان بە تایبەت لە ناو ئۆتۆمبیل و تاکسی و پاسەکان کێشانی جگەرە بە هەموو شێوەیەک قەدەغە بێت. ئێستش بە بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 125,200 دیناری عێراقی و 100 یۆرۆ بەرامبەر بە 147,500 دیناری عێراقی و 100 پاوەندی بەریتانی 160,000 دیناری عێراقی و 100 لیرەی تورکی 15,900 دیناری عێراقی و 100,000 تومانی ئێرانیش 4,000 دیناری عێراقیە. جگەلەوە مسقالێک زێڕی عیار 24 378,000 دیناری عێراقی و مسقالێک زێڕی عیار 21 335,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 18 285,000 دیناری عێراقیە.
بەرگە و بابەتەکانی پرۆگرامی ئەمڕۆی ڕۆژباشم پێشکەشکردن بە هیوای پاراستنی دەروونمان دواتر جەستەمان بۆی ژیانێکی خۆش و ئارام بەڕێ بکەین هەر شاد بن.